بەپەی ئاماری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ساڵی 2023دا 62 حاڵەتی پێشەلکاری بەرامبەر بە 128 ڕۆژنامەنووس و دەستگا میدیاییەکان ئەنجام دراوە و زۆرترین حاڵەتەکانی پێشەلکاریش لە پارێزگای هەولێر ڕوویانداوە. لە ناو پێشەلکاریەکاندا لێدان و هێرشکردن و سوکایەتی هەیە و 14 حاڵەتی ڕاگرتن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەرامبەر بە 31 ڕۆژنامەنووس تۆمارکراوە. کۆی حاڵەتەکانی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە ساڵی 2023دا 62 حاڵەت بوون. ئەم 62 حاڵەتە بەرامبەر 128 کەناڵ و ڕۆژنامەنووس ئەنجام دراون کە بەم شێوە بۆ پێشێلکاریەکان. ڕاگرتن و دەستگیرکردن 14 حاڵەت بووە، ڕێگەنەدان بە ڕووماڵ و جیاکاری 25 حاڵەت بووە، هێرش و سوکایەتی 11 حاڵەت بووە، هەڕەشە 3 حاڵەت بووە، شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی و دەست بە سەراگرتنی 6 حاڵەت بووە، لێدان 2 حاڵەت بووە، هەڵکوتانە سەر دەستگای ڕاگەیاندن 1 حاڵەتمان هەبووە. ڕۆژنامەنووسان باز لەوە دەکەن چۆن جیاکاری هەیە لە نێوانی دەستگاکان بۆ ڕووماڵکردن، ئاواش جیاوازی هەیە لە ئەنجامدانی پێشەلکاری. پێشیان وایە ژینگەی ئەمنی و سیاسی کوردستان بۆ ڕۆژنامەنووسان لەبار نییە. من بەردەوامی و پێشێلکاریانەی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کە لە راپۆرتەکانی سندیکا و سنتەری میترۆ و راپۆرتی ڕێکخراوەکانی تر کە ئەیبینین بۆ 2 خاڵی گەڕێنەوە. یەک ئەوەیە کە کەناڵەکانی ڕاگەیاندن بەردەوام لە ڕووماڵ بەرێککەوتن دروستە بێت. 2 ئەو ژینگە سیاسیە هەیە کە لە کوردستان بەڕاستی ژینگەیە کە ئاڵۆزە. ئەم ژینگە سیاسە هۆکارە لەوەی کە پێشێلکاریەکان هەم بەردەوام بێ هەمیش جۆری پێشێلکاریەکان بە جۆرەی ساڵەکان بگۆڕدرێتن. زیاکاری دەکرێت وەک چۆن لە ڕێگە پێدان لە ڕووماڵکردن بە هەمان شێوە زیاکاریش هەیە لە بابەتی پێشێلکاری. هەمان ئەوەی کە ڕێگری لە دەکرێت پێشێلکاریشی بەرامبەر دەکرێت، ڕێگری لە دەکرێت تەنانەت ڕوبەڕووی ڕەنگە لێدان و ئەشکەنج و کۆمەڵێکی دیکە بێتەوە کە نەگونجاوە لەگەڵ ڕۆژنامەنووسان و سەندیکاش بە تەواوی بێ هەڵوێست سەبارەت بە بابەتانە. بەو واتایە بێ هەڵوێستەکە جگەر لە ئیدانەیەکی کرچ و کاڵ و ئەگەر بشیکە ئەگەر نا هیچ هەڵوێستێکی وای نەبوو تاوەکو ئێستا بەتحەدا و دەڵێمە گەر جارێک نەقیبی سەندیکا ڕۆژنامەنووسان لەگەڵ وەزیری ناوخۆ دانیشت بێ بڵێ لەبەرچی کارمەندەکانتان بۆ جۆرە لەگەڵ ڕۆژنامەنووسەکانی ئێمە ڕەفتار دەکەن. بەراورد بە راپۆرتی پێشەلکاریەکانی ساڵی 2022 سەندیکای ڕۆژنامەنووسان کە 73 حاڵەتی پێشەلکاری تۆمار کراوە، پێشەلکاریەکان لە ساڵی 2023دا بۆ 62 حاڵەت کەم بوونەتەوە. ساڵی 2022 زۆرترین حاڵەتی پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە پارێزگای هەولێر تۆمار کراوە کە 21 حاڵەت بوو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.